ئەیدەمێکە خۆ نازانی ئەمانەکە موچە دواکەوێ موچەک نایەن بە خەڵک خۆیان حەزەکەن موچەکە دواکەوێنە خۆ عێراقەڵە نەینێرێ بەدڵنیاییەوە ئەگە فێر نەبوو بێ بۆچی هەموو ساڵی وای لێ کات جارێ ئەم ساڵە زۆر باشیش بووین کە هەر مانگی 12 بوو خۆ چاکەزانی مانگی 2 و 11 و 12 نەیە وای نەبوو خوڵای تر چی بکەین خەڵ نازانێت چی بکە بەڕاستی دوڕاستەری شکە بزانە چیش ئاگریژ دەکاتەوە هەچی شتە گرانە قوربان جان ئەوە ئیشی خۆیانە ئەمە شەڵە هەر لەوەیە بووە شتی کەش هەنی بەڕاستی ئەمە ژیرمان خواردووە نازانین چی بکەین بە ئێمەش هەل نابێت چارەسەرەکەی بە ئێمەش نییە نازانین چی بکەین قوڕیشۆ بین بەسەری خۆمان وەڵا براوا توش بووین بەڕاستی ژیرێکمان خواردووە ئەیتر نازانین چی بکەین دەسەڵاتمان نییە ئیشێکی باشیان دۆزیوەتەوە هەنە بۆ خۆیان سەرچاوەکانم ئەجاکە کە خەدای خەڵقەکەیە بۆ خەتای حکومەتەکە حکومەت تاوانبارە با خەڵقەکە باش بێ بکە داوای خۆی بکە نەگەشتی دەنگی پێ نەیە من موچەیەکی 150 ساڵی بوو بڕیویانە حتا با و بەلعنەتیانەکەم چۆن دەگەر پێ کە من حەقی خۆم بۆ کۆمەڵاتی بوو ئەو خەڵقەش وا بکە وەڵا هەموو ساڵێ ئەم ساڵی بەخوا مانگی 12 خۆت نانە پارسیە مانگیان نەیە خۆیانە هیچ چییە هی خۆیانە هیچین بۆ نایە پلانێکە خۆیان نایەن بژین معاش ێستا لە بەغاشەوە دێمان نایەن کە حکومەت فێر بۆ خەڵکەکەی ڕاهاتوە بۆ وەزەکە ئەگەر ڕاناتای قبوڵ نەیە قبوڵیان نەیەکرد ئیتر بڵێ چی دەسەڵات چییە چیان لێ بکەیت دەسەڵاتمان نەیە کاکە دەسەڵاتمان نییە چیان لێ بکەین ئیتر خودی ئەو خەڵکاوایەت خۆیان تێرون ئیتر ئاگایان لە خەڵکی برسینە لە وڵاتەکە بە هیچ جۆرە بەدەست میلەتەوە نین کاکەوە ئەرە وڵات دواکەوێت و ئێمەش داما و فەقیرین و ئیتر هەر ئەوە بڵێ چی بکەین کاک هیچمان پێکرێ حکومەت پێت وایە فێر بووە ئارە وڵا فێر ئەی مانگی 12 مان کووە ینی ئی بەغای مانگی 4 هاتەوە ئێمە ئێستا مانگی تازە مانگی 2 مان وەرگرتەوە ئیتر چی بکەین مەساق هیچمان پێ ناکردی یەخوا دڵی بە هەتی و بارەکان بێ ماڵی بە ماڵی هەتی و بارەکان بێ ڕۆحی بە ڕۆحی هەتی و بارەکان بێ ڕۆحی بە ڕۆحی بێوەژن و پیرێژنەکان بێ یەخوا وەک ئێمە لێی رازینین خۆش لێی رازی نەبی